بەڵێ بەڵێتوان ئەسڵاوتان لێبێ دیارە هاوشێوەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و هەروەها ڕۆژهەڵاتی ناوین و وڵاتانی مسلمانان لێرە هاوڵاتیانی کورد و هەروەها مسلمانان بە شێوەیەکی گشتی ئامادەکاری دەکەن کە سبەینێ یەکەم ڕۆژی ڕەمەزان ئەبێت. من لە ئێستادا لای مارکێتێکی هاوڵاتێکی کوردم و هەروەها چەند مارکێتێکی دیکە بە هەمان شێوە ئەم مارکێتانە هەر هەمووی مارکێتی مسلمانانە. زۆربەی هاوڵاتیانی مسلمانان ڕوەکەنە ئەم مارکێتانە. لە ئێستادا لێرە بووم چەند هاوڵاتێکی کورد لێرە بوون پرسیاری ئەوم کرد ئایا بۆ چاتنتەیرە باسیێوان کرد کە بازاڕی تەواوەتی دەکەن کە خۆیان ئامادەکەن بۆ مانگی ڕەمەزان و هەروەها باسی ئەوەیان کرد کە هاوشێوەی ساڵانی پێشوو نییە ڕەمەزانی ئەم ساڵ چونکە ڕەمەزانی ئەم ساڵ مانگی ڕەمەزانی ئەم ساڵ بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و بەهۆی داخستنی شوێنە گشتەکان ناتوانن بە ئارەزوی خۆیان بچنە تەراویح و هەروەها بتوانن پەرستشەکانی خۆیان جێبەجێ بکەن. و هەروەها من گفتوگۆی ئەوم لەگەڵانە کرد ئایا هیچ جیاوازێکی لەگەڵ کوردستان و ئێرەیە بەڵێ زۆربەیان هیوای ئەوە خوازن کە بیان توانایە لە کوردستان ڕەمەزانی خۆیان بکەن و هەروەها من دەمەوێت باسەوەش بکەم کە ڕەمەزانی ئێرە زۆر درێژە، ڕۆژگاری ئێرە زۆر درێژە لەگەڵ ڕۆژگاری لای خۆمانەوە تا هەرێمی کوردستان کاتەکەی زۆرەوە هەروەها زۆر درەنگ تاریک ئەبێت. بۆیە هاوڵاتیان ئامادەکاری تەواوەتیان کردووە بۆ ڕەمەزانی ئەم ساڵ و هەر هەمویان لە ئێستادا هاتوونەتە ئەم مارکێتانە و ئەم مارکێتە مسلمانانە کە باسم کرد هەر هەمویان بازاڕی ئەەکەن.